بەگەورەتی خوای تەبارەک و تەعالا دنیای دروست کردووە. هەمومان ئەزانین دوو بەرە هەیە، بەرەی حەق و بەرەی ناحەق. بەرەی پێغەمبەران عەلەیهیم سەڵات وەسەلام لەگەڵ بەرەی شەیتانەکانی جن و ئینس. هەتا پێغەمبەران عەلەیهیم سەڵات وەسەلام مابوون، خوای تەبارەک و تەعالا پەیام لە دوای پەیام تەکلیف لە پێغەمبەران ئەکرد، پێغەمبەران ئەم پەیامەی ئاسمانیان ئەگەیاند. لای هەموو لایەک معلومە کە پێغەمبەری خۆمان عەلەیهی سەڵات وەسەلام خاتمی ئەنبیا و ڕوسول بووە، کۆتایی بەکاری پێغەمبەران هاتووە وەکو پێغەمبەر. کە پێغەمبەران نەمان عەلەیهیم سەڵات وەسەلام، سەحابە بەڕێزەکان و تابعین و تابعی تابعین و عولەمای ئومەت درێغیان نەکردووە لە گەیاندنی دینی ئیسلام. ڕۆڵەکە گەیشتۆتە سەر ئێمە برایان، ڕۆڵەکە گەیشتۆتە سەر ئێمە. ئێمەش لای هەموو لایەک معلومە ئەو ئەساسیاتانەی کە بانگەوازکردن بۆ دینی خوای تەبارەک و تەعالا و چەندێک گرنگە و چەندێک قەدرگرانە، بەڵام سەرەڕای ئەو شعورەی کە هەمانە ئەزانین ئێمە ئیسا بەکاری پێغەمبەران ئەبێ هەستی ناو کۆمەڵگای خۆمان، ئەبێ ئەو شەرتەی کە ئێمەی کردوتە باشترین ئومەت، كنتم خير أمة أخرجت للناس، بدو مرج تأمرون بالمعروف وتنهون عن المنكر. أو دو مرجا كبانجي خلق بكين بو باشو ريقري بكين لخرافة لأيما هات دي أو بديار ما باشترين أمتي. خوي تبارك تعالاش بقوري خوي لقرآنك فرمي ومن أحسن قولا ممن دعا إلى الله. چه هي لو كسب عشتر به کە بانگەشە ئەکا خەڵک بانگەکە بۆ لای چێ؟ بۆ لای خوای تەبارەک و تەعالا. ئەوە هەموو لایەکمان ئەوە ئەساسیاتە و گشتمان ئەیزانین. بەڵام ئەوەی من ئەمێ باسی کەم لە خزمەتی بەڕێستانە ئەوەیە کە چۆن کۆمەڵگا بەدەممانەوە بێ، یان هۆکارەکەی چییە کۆمەڵگا بە ئێمە بە ئاسانی ناگۆڕێ. ئەنجا ئێمە زۆر جا قسە بۆ خەڵکەکەین، زۆر جا خەڵکی بانخواز و خەڵکی ساڵح و خەڵکی باش و خۆتان ئاساد دایم دەمی لەسەر خەڵکە، ئەیتر هەر لە منداڵی خۆی و ژن و منداڵی خۆیەوە بیگرا، هەتا خزم و کەس و کار و باوک و برا و دراوسێ، ئەم هەر دەمی لەسەر خەڵکە. بەڵام نهێنیەک هەیە کە ئەو نهێنیش ئەوەیە ئێمە بیرکەینەوە ئەو نهێنیە چییەوە ئەکا ئیشەکەی ئێمە سەرکەوتوو بیان سەرکەوتوو نەبێ. زۆر لێزانینێکی یەکجار ئەوهاشی ناوێ. ئێمە یەکجار ئەوها گەورەمان کردوێتەوە گشتمان ئەڵێن ئاخر خوێندەواریمان نییە، ئاخر شەهادەی ئەومان نییە، ئاخر فڵانمان نییە. ئەم عوزرانە عوزری مەقبولن تا ڕادێک، بەڵام عوزری حەقیقی و ڕاستی هۆکاری سەرەکی لە گشتمانە ئەوەیە کە ئێمە خۆمان یەکەم جار بینی خۆمان و خوامان چاکەین، خوای تەبارەک و تەعالا کۆمەڵگاکەش لەسەر دەست ئێمە چاکەکە. يعني تصورت کردووە پێغەمبەرێک بووە بینی خۆی و خوای چاک نەبێ؟ چۆن شتی وابێ؟ خۆ هیدایەت بەدەستی خوایە. ئەگەر خوای تەبارەک و تەعالا تو بە شایستە نەزانێ کەسێک لەسەر دەست هیدایەتدا نایکە، خۆ ئەوی بە دوعاش ئەکرێ، بە زۆر هۆکار ناکرێ. جا ئێمە ئەلێرەوە باسی بینی خۆمان و خوای تەبارەک و تەعالا ئەکەین بۆ ئەوەی دەرەنجامێکی بێ لە نەتیجەیە جگەلەوەی بینی خۆمان چاکەکەین لەگەڵ خوا کۆمەڵگاکە چاک بێ. حتا پێغەمبەری خۆمان عەلەیهی سەڵات وەسەلام دیقەتدە شەونێش لەسەر ئەو فەرزە، یعنی تو کە بە ڕۆژۆ قساکەی تو شەو لای لەگەڵ خوای تەبارەک و تەعالا ڕەبتی دوایی بە ڕۆژۆ دێتەوە ناو خەڵک. ئینا سەنوڵقی عەلەیکە قەولا ثەقیلە، خوای تەبارەک و تەعالا بە پێغەمبەرە فەرمێ. بەڵام إن ناشئة الليل هي أشد وطئا وأقوم قيلا. بەڵام ئەگەر تو لە پێش نوێژ بەیانی لە شەوە هەستایت و وەستایت و سرت نایە سوزدە و دوعات کرد و پاڕایتەوە خوایە فڵانم بۆ هیدایەت دەیت و فڵان ئیسلامەتی لە دڵا شیرین کەیت و فڵان ئیمانی لا عەزیز کەیت و ئەو دوعایانە کارەکەت بە ڕۆژە بۆ ئاسانەکە. ئەو کاتەی خوای تەبارەک و تەعالا بانگەکە پێش نوێژی بەیانی چێ پێداویستێکی هەیە بۆی جێبەجێکەم، چێ گوناحێکی کردووە لێی خۆش بم، ناکرێ داعی و بانخواز و ئەوەی بەخۆی بڵێ چاکە خواز لەو کاتەیە خەوتە بێ دوایی هەستێ ئەنجا بینکە
لێمەشتمان پێویستە تووشت پێویست نییە ناتەوێت کۆمەڵگا بگۆڕی بەرەو باشە داواکە لە خوای تەبارەک و تەعالا با بیگۆڕ چێت مەبەستە هیدایەت بدرێ ئیشی لەسەر ناکەی کتێبی بۆ بەی قسەی باشی بۆ ئەەکەی فڵان مامۆستای پێ ناسێنی لە کۆڕ و دانیشتنێکی ئەوا مبارەک کۆیان ئەەکەیتەوە ئەیکوا دوعاکە بووی ینی چەند کەس تایبەت هەیە لە مێشکی ئێمە شەوان لە سوزدەیە بۆی ئەگرین خوا هیدایەتی دە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەپاڕایەوە ئەیوت خوایە أعز الإسلام بأحد العمرين أم إسلام عزيز كي بودو عمري كواب پیغمبر إخوة صلى الله عليه وسلم دعاء بوانا كردواء أبو خوي تبارك وتعالى هدايتي عمر كري خطابي ونيا أنت ألي روبرين إسلامتي هاتوا دو شواز من دو لاين من بوريككا بيني خومان وخوامان شاككا بيني خومان وخلق شاككا إما يكم جابي بيني خومان وخوامان شاكين دواتر بيني خومان وخلق شاكين أنت ألي رو دو نقطة باسكم كدليلة السؤال كينو خود والله ما كيدي توبرين سوكي ما زور زاق سمان بو خلق كردم جارا قصة بو خمانكين دو خال باسكم ببيت بلغيك يعني بيت بيوريك بزانا خود لسطا چند بو خود داني بين تشني خوش لقال خوي تبارك وتعالى زانيان خاليان زور باس كردوا بەڵام یەکێک لە زانایان ئەو خاڵانەی کە باسی کردووە فەرمێ دەلالەتی ئەوەی بینی خۆت و خوات بەچی بزانی بە قەوەتە بە قورئانەکە ئەزانی تو ئەم قورئانە بە ڕۆژەوە چەندێک لە دەستەوەی باشەوە بە چەندێکی خوێنی چەندێک بۆتە مەراقت هەمووی لەبەرکەی چەندێک تەفسیرەکەی ئەزانی چەندێک خۆت هەوڵە دەی جوان بیخوێنیتەوە ڕۆژی چەند جوز ئەخوێنی چەندێک قورئانەکە بەدەستەوەیە ئەوەندە بینت خۆشە لەگەڵ خوای تەبارەک وتعالە ئێمە بەناشکری نەبێ ئێستا یعنی ئەمە خۆمان هەموو جانە بەناشکری نەبێ گەنجەکانمان بەس ئەوەندەی مۆبایلی بەدەستەوەی ئەوەندە قورئانەکەی بەدەستەوە بوایسە چییە بوو هەمووی قورئانی لەبەر ئەنیە من لەسەر ئەو خاڵەشیان ناوەستم بەڵام لەسەر ئەو خاڵە ئەوەستم کە کەسێک بینی خۆی خوای قیاسکە زانیان فەرمویانە یەکەم لە کاتی تەنیایی و نهێنی چەندێک تاوانەکە لە کاتی تەنیایی و نهێنی چەندێک عیباداتەکە ئەم دوانە ئەنجا لە عیباداتەکەەوە دەست پێ یەکەم چونکە با گەشتبین بین لە عیباداتەکەەوە دەست پێ یەکەم خۆمان بۆ خۆمان قیاس دەکەین عیبادات ئەکەینە دوو خاڵەوە خاڵێکیان ئەوەیە ئەگەر عیبادەتمان هەبوو تا چەندێک بۆ خوایە تا چەندێک بە تاق و تەنیا مەبەستمان ڕەزامەندی خوایە چونکە ئاگادار نەبی نیەتەکان شتی تێکەڵاو بێ فرموديك لا خزمتي بريستان أخين مو فرمودي في غمري خوايا صلى الله عليه وسلم بلام أوي شارزان لا فرمود ناسي لعلمي حديث وأنا باتفاقي زوريني محدثين فرمودني لا فرمودي في غمري خوايا صلى الله عليه وسلم لا أوهم هزار فرمودي لما خطرت أنت أو هر بيزانين أجر دنيا لروجك لشنك برسياري أنكر كاما خطرتين فرمودي هم فرمودي كوا من باسيكم لقل أم فرمودي دي كا بلام تنسيقي فيكم يكم جا بوي هواش برين يعني لقل ما دلتان لقل ما بيت شنك هر كسو خوي قياس خويا كادواي بس كمان وايا كس قياس كسي بينك شنك أمانة كس نازاني قياسي خوتي بيكي يكم جا فيش أويان باسكم إخلاص كمان تاتن بأخوة معنا يشيك لا تابعين برزة كان أجرته أفرمي شوما مزقوتيكو شوما مزقوتيكو تمشى كام پیاوێک خەڵک هەمووی لە دیاری کۆبەتەوە ظل لە حوله الناس يعني ئەوە سێبەریان کردووە بە دیاریەوە وتم ئەبێ ئەمە کوێ بێ ئەم عالەمە لە دیاری کۆبەتەوە چوومە پێشەوە تەماشاکەم ئەبوو هورەیرەیە ئەو سەحابەی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم ماوەتەوە زۆرێک لە سەحابەکان نەماون ئەم ماوە خەڵک هەمووی لە دیارەتی و پرسیاری لێکرد ئەڵێ چاوەڕێم کرد هەتا خەڵکەکە ڕۆی واللهی سێن بە گەورەی خوای تەبارەک وتعالە چەند جار ئەم فەرمودەیەم خوێندۆتەوە مووەکانت ئاوە ئەوەستێ يعني أمن ده بس توزك تي بفكري زور ترسناك بلام لماش يعني ترسناك تر مهنك باسيك أفرميت شو ما بيش ولي هتا خلقك الروي وتم أي أبا هريرة من برسياريكم هيا وكو برسياراني خلق لدور دو برسياريك برسيارك من أوي تو لقل في غنبري خواه صلى الله عليه وسلم ها تويتو رويش تويتو نان تان خواردو جهاد تان كردو غزا تان كردو سفر تان كردو برسياركم آواي روجك شتێوان لە بیر دێ خۆت و پێغەمبەر بوو بێتن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەستی کردبێ بڵێ ئەبوو هورەیرە ئەم شتە هەیە زۆر ئاگاداری بە ئاوە شتێ نهێنی لە بینتانە هەبێ
ئەو بۆ باسکە ژینە وەڵام پرسیارێکم نییە ئەوش ئەوها بیرێکە کاتە و سەحاب بەڕێزە ئەڵێ بەڵێ ڕۆژێکیان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کەسمان لەگەڵ نەبوو من و ئەبو هورەیرە من و پێغەمبەری خوا بن ساوس یعنی دیمەنەکە بێنتە پێش خۆت پێغەمبەر ئاگاداری ئەکاتەوە ئێستا ئەم سەحابە بەڕێزە ئەبو هورەیرە ئەوێ بگێڕێتەوە بۆ ئەم پیاوە بەڕێزەی دیکە بەڵام لە خەتەری فەرموودەکەی ناوێرێ بگێڕێتەوە دقەتیدا ئەفەرمێ پێغەمبەر فەرموویەتی صلی الله عليه وسلم لە ڕۆژی قیامەتا کە ساحەی حەشرە و حیساب دەست پێ ئەکا ئەزانی یەکەم سێ تاخم ئاگری جەهەنەمیان پێ خۆشەکرێ چێ ئەڵێ هەناسەی سوارە بێ ئەبو هورەیرە ڕەنگی زەر دەبێ ئەبورێتەوە یعنی تەسەووری کە فەرموودەکە ئەوەندە خەتەرە سەحابەکە هەر ناوێرێ بگێڕێت یعنی ئەبێ ئەمە چەندێک هین بێ ئەڵێ هەتا تۆزێک خۆی و تۆزێک ڕنگ هاتەوە دەم و چای و چاکەوە بوتم ئەبێ هەر بۆم باس کرد خۆمان ئەڵێن غیرەتێکی دایە خۆی وتی هەر بۆت باسەکەم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕۆژێکیان کەسمان لەگەڵ نەبوو بەس هەردووکمامی دەست میگەروتی ئەبو هورەیرە ئەزانی لە قیامەتا لە ساحەی عەشرا یەکەم کەس کە ئەکرێنە ئاگری دۆزەخەوە ئاگری دۆزەخیان پێ خۆشەکرێ سێ تاخم من ئەڵێ هەناسەی سوار بوو بورایەوە دیسان ئەڵێ دیسان چاوەڕێم کرد هەتا بێتە هۆش خۆی ئەڵێ ئەمجا سێم جار غیرەتێکی دایەوە خۆی وتی هەر بۆت باسەکەم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە بەتەنیا بووین چی پێم گوت فەرمووی لە ساحەی حەشرا یەکەم سێ تاخم کە ئاگری دۆزەخیان پێ خۆشەکرێ لە پێش هەموو خەڵکە ئەڵێ دیسان خەریب ببورێتەوە خۆمدایە پێشی خۆمدایە بەری وتم بەخوا نایلم بکەوی ئەڵێ تۆزەکەم جاریان وەزعی باشتر بوو بۆمی باس کرد وتی یەکەم سێ تاخم ئەوانن کە یەکەمیان لە پێش گشتیان جا بۆ فەرموودەکە خەتەرە خەڵکی موسڵمان و ئیسلامی و دیندار و بانخواز و مزگەوت ئەگرێتەوە خەڵکێکی زۆر بێدین ئەوانە ناگرێت ئەفەرمێ یەکەم تاخم ئەوانن کە قورئانیان خوێندووە چۆن ئەڵێ خوای تەبارەک وتەعالا بانگیەکە فڵانی کوڕی فڵان فڵانی کچی فڵان بابێتە پێشەوە خوای تەبارەک وتەعالا فەرمێ ئەو عیلمەی پێم بەخشی چی عەمەلێکت پێ کرد ئەڵێ خوایە خۆش شایدی من ئەو قورئانەی کەوا تو منت فێر کرد بوو خەڵکم فێر کرد پێش نوێژم کرد هەوڵمدا بیخێنمەوە قورئانەکە جوان کەم ئیجازەمدا بە خەڵک ئەوە خوای تەبارەک وتەعالا تەسەووری ئەو دیمەنە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوێ بێنتە پێش چامان ئەفەرمێ خوای تەبارەک وتەعالا بە سەوتێکی بەرز ئەفەرمێ درۆت کرد هەموو مەلایکەتەکان لە دوای خوای تەبارەک وتەعالا و ئەنجا ژمارەی مەلایکەتش بێعەدەدە بێسنوورە ئەفەرمێ هەر هەمووی بە یەک سەوت لە دوای خوای تەبارەک وتەعالا بۆ قورئان خوێنە ئەڵێن درۆت کرد ئەڵێ لەبەر ئەوە بوو پێت بڵێن وەڵڵا ماشەڵڵا چەند قورئان خوێنێکی جوانە چەند بە جوانی خوێنێت ئەی ڕەحمە لە دایک و باوکت ماشەڵڵا زیرەکە سەی ئەو هەموو ئیجازەی هەیە کورە و پیاوە زۆر چالاک بوو قورئانی بە خەڵکەوتۆ ئەوانە فەرمێ لەبەر ئەوەت بوو پێشتیان وت چالاکی پێتیان گوت ئاهوای پێتیان گوت ماشەڵڵا قورئانی ڕەوا نەخوێنی ئەو بەش خۆت وەرگرتووە لە دنیایە ئەمە بەرن بۆ جەهەنەم زەبرێم نیەتەکە زۆر ئیشەکەی ئێمە کاتە حاڵەتێکی مەترسیدارەوە دواتر ئەفەرمێ بانگ کابرایەکەن خوای تەبارەک وتەعالا بانگێکا فەرمێ ئەو ماڵ و سەروەتەی پێم بەخشی چیت لێ کرد ئەڵێ خوایە خۆش شایەدی ئەوها چاوم لە فڵان فەقیر و ئەوها فڵان مزگەوتم دروست کرد ئەو کارە خێرم پێ کرد یارمەتی ئەو فەقیرمدا ئەڵێ خوای تەبارەک وتەعالا بە هەمان شێوازە فەرمێ بە سەوتێکی بەرز درۆت کرد مەلایکەتەکان بە یەک سەوت لە دوای خوای تەبارەک وتەعالا فەرمون درۆت کرد خوا پەناماندا لەو کارانە یا ڕەبی ئەفەرمێ خوای تەبارەک وتەعالا فەرمێ بۆ ئەو دوو بڵێن ماشەڵڵا چەند سەخی تەبیعەتە حاجی فڵان بەخوا چاوی لە هەموو گەڕەکەکە هەیە ئەو مزگەوتە ئەو نەبووە تاو نابوو بەخوا فڵان بینا فڵان نازانم چی ئەو نەبووە ئیشەکە تاو نابوو بەخوا ئەو فریا ئەو نەخۆشە نەکەوتایە ئەمرد چاوەڕێ ئەو کەلیمەیە بوو پێشتیان گوت مادام ئەوەشیان پێت گوت ئەمەش بەرن بۆ دۆست